سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتێوەی ئازیزین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆ یەکشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان، ڕاگەیاندنی کەمپەینی بەرگری لە 4 زیندانی سیاسی کورد، ئەگەری لە سێدارەدانی ڕۆژا ڕەسایی لە زیندانی کرماشان، جێبەجێکردنی سزای شەلاقی ڕۆیا حشمەتی لە تاران، ڕێپێوانی گەورەی کوردانی فەڕەنسا دژ بە جنایەتەکانی تورکیا، کۆبوونەوەی کرێکارانی کارخانەی فولادی پارسی جنوبی لە حەفتەپە، ناڕەزایەتی کرێکارانی کارخانەی نەساجی لە شاهڕوود، لە سێدارەدانی سێبەندکراو لە زیندانی سەبزەوار و بەڕێوەچوونی ئاکسیۆنی ناڕەزایەتی دژ بە ئەدام لە لەندەن. درێژەی هەواڵەکان، ڕاگەیاندنی کەمپەینی بەرگری لە 4 زیندانی سیاسی کورد. بە پێی زانیاریەکان، حکمی ئەعدامی 4 بەندکراوی سیاسی کورد بە ناوەکانی پێشمان فاتحی، محسن مەزلوم، محەممەد فەرامەرزی و وەفا ئازەربار لە دادگایەکی فەرمایشی و کاتیدا دەرکراوە و بەو بۆنەوە هەڵمەتێک بۆ ڕێگری لە جێبەجێکردنی حکومەکەیان دەستی پێکردووە. پێشمان فاتحی، محسن مەزلوم، محەممەد فەرامەرزی و وەفا ئازەربار لە ماوەی 1 ساڵ و نیوی ڕابردوودا بە سەختی ئەشکەنجە وازار درراون و حکوومەت سەبارەت بە بێسەر و شوێنکردن یان هیچ وەڵامێکی بە بنەماڵە و ناوەندەکانی مافی مرۆڤ نەداوە. دەستگای قەزای ڕژیم لە بێخەبەری تەواودا لە دادگایەکی نادادپەروەرانە ئەو 4 چالاکە سیاسیەی بە ئێعدام مەحکوم کردووە و ڕێگەی نەداوە دەستیان بە دادرەسی دادپەروەرانە، دەستڕەسی بە پەروەندە، مافیگرتنی پارێزەری سەربەخۆ، چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵە و سەرەتاییترین مافەکانی هەر ئینسانێک بگات. هەر بۆ بوونەوە داوا لە هەموو ئینسانێکی ئازادی خواست، چالاکانی مافی مرۆڤ، ناوەندە نێودەوڵەتیەکان، میدیا سەربەخۆکان و چالاکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکەین لە بەرامبەرەو حکومە نامرۆڤانەیە هەڵوێست بگرن و کاردانەوەی جددیان بێت تاکو بتوانن ڕێگەل لە بەڕێوەچوونی و حکومە نادادپەروەرانە بگرن. ئەگەری لە سێدارەدانی ڕۆژا ڕەسایی لە زیندانی کرماشان، ڕۆژی شەمە 16 بەفرامبەر بەرپرسانی قەزای کرماشان ڕێگەیاندا بنەماڵەی ڕۆژا ڕەسایی بۆ دوایین جار چاویان بە کوڕەکەیان کەوێت و ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیش لەسەر ئەگەری لە سێدارەدانی ئەو بەندکراوە هۆشداریدا. ڕۆژی یەکشەممە 10 بەفرامبەر پەروەندەی ڕۆژا ڕەسایی بۆ لقی ئیجرای ئەحکامی دادگای ئینقلابی کرماشان نێردرا. ناوبراو لەلایەن لقی 2 دادگای تاوانەکانی کرماشان بە تۆمەتی کوشتنی بانقەستی نادر بەیرامی، فەرماندەی ئیتلاعاتی سوپای شارستانی سەحنا، هاوکاری لە بریندارکردنی ئەو مامورەی ڕژیم، خۆنواندن بە چەقۆ و تێکدانی ئاسایشی گشتی بە ئێعدام، پەرداختی دیە بە بنەماڵەی کوژراوەکە، 1 ساڵ زیندان و 74 زەربە شەلاق مەحکوم کرا. جێبەجێکردنی سزای شەلاقی ڕۆیا حشمەتی لە تاران، ڕۆژی شەمە 16 بەفرامبەر حکمی لێدانی 74 زەربە شەلاقی ڕۆیا حشمەتی، هاوڵاتی خەڵکی سنە و دانیشتووی تاران لە لقی ئیجرای ئەحکامدا جێبەجێکرا. ڕۆیا حشمەتی بەهاری ئەم ساڵ بە بیانووی بڵاوکردنەوەی وێنەی بێحجاب لە بلواری کشاوەرزی تاران دەست بەسەر و دواتر بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 1 ساڵ زیندانی تعلیقی، 3 ساڵ قەدەغەی سەفەر بۆ دەرەوەی وڵات و 74 زەربە شەلاق مەحکوم کرا. ناوبراو لەو بارەوە نووسیویە مەئموری ئیجرای ئەحکام بەهۆی تووڕدانی لەچکەکەی هەڕەشەیان لێ کردووە کە تونتر قامچی لێدەن و دۆسیەیەکی تازەی بۆکەنەوە. بەڵام ئەو چالاکە مەدەنیە تەسلیم نەبووە و مامورانی ژن بە زۆر لەچکەیان لەسەر کردووە و دواتر شەلاقیان لە شان، پشت، سمت، ڕان و لاقی داوە. بەڵام ڕۆیا هاوکار لەگەڵ ێش و ئازاری شەلاق سرودی شۆڕژگێڕانەی خوێندووە. خۆکوژی کچێکی لاو لە پیرانشار، بەیانی شەمە 16 بەفرامبەر 1402 هەتاوی کچێکی لاوی خەڵکی پیرانشار بە ناوی سونیا ڕەسوڵنژاد تەمەن 22 ساڵ لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتایی بە ژیانی هێنا. بە پێی زانیاریەکان، سونیا ڕەسوڵنژاد خەڵکی گوندی کەلاکینی سەر بە شارستانی پیرانشارە و بەهۆی کێشەی خێزانی لە ڕێگەی خۆڵواسینەوە کۆتایی بە ژیانی هێناوە. جێگەی ئاماژەیە کە نەبوونی ئازادی، کولتوری پیاوسالاری و ناچارکردنی منداڵ بە هاوسەرگیری، هەژاری بنەماڵەکان
بێکاری و بێهیوایی هۆکارە سەرەکیەکانی چوونە سەرەوەی ئاماری خۆکوژی لە کوردستان و ئێران. ڕێپێوانی گەورەی کوردانی فەڕەنسا دژ بە جەنایەتەکانی تورکیا. ڕۆژی شەمە 16 بەفرامبەر هەزاران کوردستانی و دۆستانیان بە پێشەنگایەتی بزوتنەوەی ژنانی کوردی ئوروپا ڕێپێوانێکیان بۆ دادپەروەری و مەحاکمەی تاوانبارانی تێرۆری چالاکانی کورد لە وڵاتە بەڕێوە برد. لە نێوان ساڵەکانی 2013 بۆ 2022 زاینی 6 چالاکی سیاسی کورد لەوانە سەکینە جانسز لەلایەن بەکرێگیراوانی دەوڵەتی فاشیستی تورکیاوە تێرۆرکران و هێشتا دەوڵەتی فەڕەنسا بۆ کوژان و تاوانبارانی سەرەکی و جەنایەتەی مەحاکمە نەکردووە. ڕۆژی شەممە هەزاران چالاکوانی سیاسی، نووسەر، شاعیر، ڕووناکبیر، خوێندکار و مامۆستای زانکۆ، هونەرمەندان و ئازادی خوازان لە ڕێپێوانێکی هەزاران کەسیدا لە شاری پاریس بەشداریان کرد و خوازیاری مەحاکمەی تاوانباران بوون. کۆبوونەوەی کرێکارانی کارخانەی فولادی پارسی جنوبی لە حەفتەپە. ڕۆژی شەمە 16 بەفرامبەر کرێکارانی کارخانەی فولادی پارسی جنوبی لە حەفتەپەی شوش بۆ جارێکی دیکە لە ناڕەزایەتی بە خراپی دۆخی پیشەیی و مەعیشەتی کۆبوونەوە. نزیکەی 150 کرێکاری شاغڵ لە کارخانەی فولادی پارسی جنوبی بە کۆبوونەوە لە بەردەم فەرمانداری شوش خوازیاری پێدانی ئەقدەستە دواخراوەکان بردنە سەرەوەی ئاستی ئەقدەست و مەزایە بە پێهێڵی هەژاری، پەرداختی عەقیبیمەکانیان بە ڕێکخراوی تامینی ئیجتیماعی و دابینکردنی ئەمنیەتی پیشەیی بوون. ناڕەزایەتی کرێکارانی کارخانەی نەساجی لە شاهڕوود. ڕۆژی شەمە 16 بەفرامبەر کرێکارانی کارخانەی نەساجی میامی لە شارستانی شاهڕوود لە ئەسکەمی حەقدەست و مەزایە ناڕەزایەتیان دەربڕی. نزیکەی 100 کرێکار بە پێشینەی 15 ساڵ کارەوە لە کارخانەی نەساجی میامی کار دەکەن، بەڵام خاوەنکار لە کاتی پێدانی حەقی ئەولاد، ئیزافەکاری، حەقی مەسکەن و مەزایەکانی دیکە یاسای کار لە بەرچاو ناگرێت و لانیکەمی ئەقدەستیان کەمتر لەو بڕەپارەیە کە ئیدارەی کار دیاری کردو. هەر کرێکارێک بڕی 5 ملیۆن و 400 هەزار تمەن پارە وەردەگرێت لە حاڵێکدا پایەی حەقدەستی دیاری کراو لە ساڵی 1402 هەتاوی 7 ملیۆن و 300 هەزار تمەنە. ئەوە لە حاڵێکدایە کار کرێکار ڕۆژانە تا 12 ساعت کار دەکات و هیچ کاتێکی بۆ پشودان نییە. دەست بەسەرکردنی 4 مێرمنداڵی بەلوچ لە زاهێدان. ڕۆژی شەمە 16 بەفرامبەر هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر گەڕەکی مەزگیە لە شاری زاهێدان و وێڕای تەقەی هەوایی 4 مێرمنداڵیان دەست بەسەر کرد. بە پێی راپۆرتی حاڵڤەژ ناسناوی ئەو 4 مێرمنداڵە و هۆکاری باندکرانیان هێشتا ئاشکرا نەکراوە، بەڵام هەمویان ماتۆرسەوار و تەمەنیان کەمتر لە 20 ساڵ بووە. لەلایەکی دیکەوە ڕۆژانی چوارشەمە و پێنجشەمە 14 و 15 بەفرامبەر دوو شارۆمەندی دیکەی بەلوچ بە ناوەکانی عەبدولکەریم مستەفایی خەڵکی سەراوان و ئەڵڵاداد سەنجەرزەهی خەڵکی ئیرانشار لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. لە سێدارەدانی سێبەندکراو لە زیندانی سەبزەوار. لە ڕۆژانی ڕابردوودا حکمی ئەعدامی سێبەندکراوی دیکە بە ناوەکانی ئەمیر ئەحمەدزادە، مێهدی کەیوانلو و هاشم زۆرابادی لە زیندانی ناوەندی سەبزەوار جێبەجێکرا. بە پێی راپۆرتی هیرانا و سێبەندکراوە بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانقاست بە ئێدام مەحکوم کراون و حکومەکەیان ڕۆژانی سەرەتایی مانگی بەفرامبەر لە بێدەنگی خەبەریدا جێبەجێکراوە. جێگەی ئاماژەیە کە لە سەرەتای ساڵی 1402 تاویەوە تا بە ئەمڕۆ بەلانی کەم 843 بەندکراو لە زیندانەکانی ئێراندا لە سێدارە دراوە. سەپاندنی سزای زیندان بەسەر دایکی دادخوازی عێرفان ڕەزایی لە ئامۆل. فەرزانە بەرزەکار دایکی دادخوازی عێرفان ڕەزایی لە گیانبەختکردوانی شۆڕشی جژینە لە شاری ئامۆل لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە 24 مانگ زیندان، جەزای ماڵی و کۆمەڵێک سزای تەکمیلی مەحکوم کراوە. فەرزانە بەرزەکار لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابی ئامۆل بە سەرۆکایەتی قازی حەسەنزادە بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 8 مانگ زیندان و بە تۆمەتی بێڕەزی بە ڕێبەری بە 16 مانگ زیندانی تالیقی مەحکوم کراوە. ناوبراو لە دۆسیەکی دیکەدا لەلایەن لەقی 106 دادگای ئینقلابی ئامۆل بە سەرۆکایەتی قازی کۆلایی بە تۆمەتی بڵاوکردنەوەی پڕۆپاگەندا دژی نیزام بە 15 ملیۆن تمەن جەزای ماڵی و
بە تۆمەتی بڵاوکردنەوەی وێنەی بێحیجاب بە پەرداختی 5 ملیۆن تمەن جەریمەی نەخدی و 1 ساڵ قەدەغەی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان محکوم کراوە. عیرفان ڕەزایی 30 خەرمانانی 1401 و لە ڕاوتی شۆڕشی ژینا بە تەقەی هێزەکانی ڕژێمیانی بەخت کردبوو. بەڕێوەچوونی ئاکسیۆنی ناڕەزایەتی دژ بە ئەعدام لە لەندەن. ڕۆژی هەینی 15 بەفرانبەر کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخوازی بەریتانیا ئاکسیۆنێکی ناڕەزایەتیان لە مەیدانی ترافلگاردی لەندەن بۆ شەرمەزارکردنی شەپۆلی ئەعدامەکان لە ئێران بەڕێوە برد. لەو ئاکسیۆنەدا وێنەکانی ڕەزا ڕەسایی، موجاهد کورکور و بەندکراوانی سیاسی دیکە لەگەڵ وێنەیە و کەسانەی لە ماوەی 4 دەی ڕابردوودا لەلایەن کۆماری ئیسلامی و ئەعدامکراون لە پێشچاوی خەڵکدانرا. بەشداربانی ئەو چالاکیە هەروەها بەدانانی وێنەی قوربانیانی شەڕ ئیسرائیل و غەزا خوازیاری کۆتاییهێنان بە ژێنۆسایدی خەڵکی فەلەستین بوون و ڕایانگەیان کە ئاکسیۆنەکەیان بۆ ماوەی 1 هەفتە بەردەوامە بێت. و دوایین هەواڵ سەبارەتە بە چوونەسەرەوەی ئاماری قوربانیانی شەڕ لە غەزا. ڕۆژی شەمە 16 بەفرانبەر ئەرتەشی ئیسرائیل بە چڕی ناوەندی غەزە و خان یونسی بۆردومان کرد و تەنیا لە خان یونس 25 کەس گیانیان لەدەستدا. بە وتەی وەزارەتی بێداشتی فەلەستین ئاماری کوژراوانی شەڕی نێوان حەماس و ئیسرائیل گەیشتوتە 22722 کەس و ڕێژەی بریندارەکان سنووری 58200 کەسی تێپەڕاندووە. لەلایەکی دیکەوە حیزبوڵای لوبنان بە 60 موشک بنکەکانی ئەرتەشی ئیسرائیلی کردە ئامانج و لە وەڵامدا فڕۆکە و تۆپخانەکانی ئیسرائیل مەقەڕەکانی حیزبوڵایان لە باشووری لوبنان بە شڕی بردومان کرد. بەڵام هێشتا زیانەکانی ئەو هێرشانە ئاشکرا نەکراوە. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا شاد و کامەران.